سڵاو ڕێز خۆشەویستان احترام بۆ هەموو لایەکتان هەیە وەڵای سا بەڕێگا ڕۆژم هەر لەخۆوە داڵغەم لێە وتم با دوو سێ قسە بکەم ئەمەش وەکو زانیارێکی گرنگ بۆ تێگەیشتنی خەڵک لە حقیقەتێک کە لە ساڵی 60ەکانەوە ئەو مۆزوعە بەڕاستی برەوی هەیە. لە کاتێ باڵی مەکتەبی سیاسی لە پارتی جیابۆتەوە با بڵێن لە مەدام سەفا ئەوانە لەو سەردەمەوە هەتاوەکو دامەزاندنی کۆمەڵە و یەکێتی و دوای ئەوەیش دوای ئاش بەتاڵەکە قیادەی موقەتە و ئینجارە قەسم ساڵی 1970 ئەوانەیە هەتاوەکو ئەم کاتێک کە ئێسام لەگەڵ ئێوە قساکەم هەمیشە حقیقەتێک هەبووە کە پێویستە هەموو لایەتان بیزانن. ڕێزم بۆتانێ بەڕێزان ئەویش ئەوەیە کە یەکێتی و پارتی یا ئەوەی پێی ئەڵێن جەلالی و مەلایی هەمیشە کاتێک کە تۆ یەیت ڕەخنە لە یەکێتی ئەگری یعنی ئەم شتە تازە نییە بەڕاستی کۆنە ینی ڕەخنە لە یەکێتی ئەگری دزیەکانیان دەرەخەی گەندەڵیەکانیان دەرەخەی ئەو کارە ناشرین و ناجوانبەرانی کە ئەیکەن بەرامبەر بە خەڵک تاڵانی فلان ترۆر کوشت و بڕەم و ئەوشتانە کە تۆ یەی باسی ئەەکەی ئەمان ئەزانن ڕەخنەکانی تۆ هەمووی حەقیقەتە نان وەڵامی ڕەخنەکانی تۆ بدەنەوە بە هیچ جۆرێک وەڵامی نایەنەوە یە ڕێکلامەکە ئەڵێکە ئەکە ئەو ڕەخنانە هەمووی بە قازانجی پارتیە ئەوە خۆی فرۆشەوە بە پارتی بۆچی بۆ ئەوەی کە زەهنیەت یان تێڕانینی خەڵک لەسەر ڕەخنە ئەساسیەکە بجێزنەوە بەشتی کەەوە مەژغۆڵیکەن بەداخیشەوە تا سنوورێکی باش بە تایبەت دەناو ئینسانە گەمژەکانە هەدەفەکان پێکاوە. یەیت دژی پارتی و بنەماڵی بازانی قساکەیت باسی خیانەتەکانیانەکەیت چۆن پێش پاسدار کەوتووە چۆن کوردی ڕۆژهەڵاتی قەتڵ و ئام کردووە چۆن نازانم سیوێکی ئابی کردووە چۆن بە سلێمانی موعینی و چوزانم دەیان کەسی کە ترۆر کراوە فرۆشەوە بە ساوەک و شای ئێران چۆن لەشکری تورکی هێناوە فڵان چی سوزانی دخۆتانزانانی خیانەتی بنەماڵی بازانی بەڕاستی ئەوەندە زۆرە تۆ هەروە بە ئاسایی دەسە ناکرێت ڕاستیە کە تۆ یەی باسی هەموو ئەم حەقیقەتانەکەی هەمووی ڕاستە پارتی بە هیچ جۆرێک نایەت جوابی ڕەخنەکانی باتەوە بڵێ ئەم ڕەخنانەوانیە حەقیقەتەکە جۆرێکی ترە بۆ جۆرە نەبووە ئەوەیە یەکسەر ئەڵێ کاکە ئەوە پیاوی یەکێتیە ئەوە خۆی فرۆشتووە بە یەکێتی بۆی ئەو ڕەخنا ناگرێت بۆچیش ئەو قسە ناکەن خۆشەویستان هەردوو لایەن بۆ ئەوەیە کە خەڵک لەسەر مەسلەی ڕەخنەکان لابە وەڵام ڕەخنەکان نادەنەوە یەن ئەو تۆهمە ئەخەنە پاڵ ڕەخنەگرەکە هەردوو لاکەیان بە من دەمێکە ئەوە لەلام ڕوون بۆ ڕاستی یەن بۆ ئەوەی کە زەهنیەتی خەڵک یان تێڕوانینی خەڵک لەسەر ڕەخنە ئەساسیەکە بجێزنەوە ئەیکەن بە پیاوی ئەمە و پیاوی ئەو ئالم بابەتانە جا ئێسش بە بۆنەی سۆسیال میدیاوە تۆ جاری وایە یەک ساعت قساکەی ئەچێ یەک کەلیمەت پارچەیەکە بەبێ ئەوەی پشت و دوای هەبێ اینجا بۆ خۆی بڵاویەکاتەوە لەبەرەوە ئەم چەند قسەیە بۆ ئێوەکەم کە هەمیشە ئەبێ وریابن بەڕاستی هەر حیزبێک وەڵامی ڕەخنەکەی نەدایەوە کە بە نمونە سادەتر بێڵێ من کۆمەڵی ڕەخنە لە یەکێتیە لە پارتیەگرم ئەگەر نەهاتن وەڵامی ڕەخنەکانی منیان نەدایەوە یان پارتی یەکێتی نەیاندایەوە هات وتیان ئەمە پیاوی ئەوە خۆفرۆشە ئەوە پیاوی ئەوە ئەلم بابەتانەیە ئەوە بزانە کە ئەوانە ڕەخنەکانی هەمووی حقیقەتە ڕەخنەکان جددیە بەڵام ئەیانوێ بەلا ڕێیا برن بە خەڵگەن کرۆ بە قازانجی فڵان کەسەوە بە قازانجی ئەملا ئەولایە سیرەکە لەوەی شایە خۆشەویستان ئەگە سەیری کەی مەسەلەن جەلا تاڵەبانی خۆی هەڵ ئەسێ ڕێکەوتنامەی استراتیژی لەگە پارتی و بنەماڵی بازانی ئاکات خۆی ئەگەڕێ جادە بە جادە و کۆڵان بە کۆڵان و شوێن بە شوێن ئەگەڕێ ئەڵێ دەنگ بن بە کاک مەسعود بازانی سەرۆکی ئێستا و ئایندەی کوردستان لەسەر گۆڕی مەدام سەفا و حەمایل خان دائەنیشێ حکایەتەکە باش نییە ئەڵێ یەکەم هەڵەی سیاسی کە من کردومە ئەوەیە کە وازم لە ڕێبازی بازانی هێنا لە سەردەمی هەموو هەڵبژاردنەکانە ئەم قەوانانانە لێ ئەدەنەوە عەلەسا دژی یەکترینن هەر لە دوای ئەوەی کە هەڵبژاردنەکان تەواو ئەبێ یەکەم ئیشی پاوەڵ و قوباد و ئەوانە چوونە بۆ سەیڕەش بەڵای مەسعود بازانی
باش نییە هەتا ئێستا ئەم سەرانەی دەباشانە ئازیزان لە خۆیان نەپرسیوە ئەو بۆ جارێ مەسئول بازاری نایە بۆ دەباشان بۆ جارێ مەسئول بازاری نایە بۆ سێمانی بۆ دەباشان لەگەڵ ئێوە دابنیشێ بۆ هەر ئەبێ ئێوە تەکلیفکەن و بپارڕێنەوە تاوەکو بچن بۆ لای مەسئول بازارین لەگەڵ دابنیشن باش نییە بەڵام کە ئێمە قسەیەکەین ئەو خۆی فرۆش بە پارتی و ئەوە نازانم چی کورە من کەرەکەیشم پارتی بێ لە جیاتەوەی کە سمی ناڵەکەم گوێی ناڵەکەم ئەوە ئێوەن بە درێژایی هەموو تەمەن نۆکەری پارتی و بنەماڵی بازانی بوون بەڕاستی ئێوە تۆ شەحامەتتان هەبێ بزانە لە ژیانی مەسئول بازانیە بۆ لای ئێوە لە بۆ سێمانی بزانە مەسئول بازانیە نا ئەبێ ئێوە هەڵقون بڕۆن هەمیشە بۆ ئەوان بچەمنەوە برای مەحمەدش هەروە بۆ جەلال تەڵەبانیش هەروە بۆ بەڕاستی بەڵام هەمیشە کوڕی خەڵکیان بە شەڕاوە باش نییە بۆ بەکارێن هێناوە لە پێناوی بەژەوەندەکانی خۆیانە ئەمە واقعەیە بۆیە ئەم چەند قسەیان بۆ ئێوە کرد ئازیزان بۆی بزانن کە کاتێک کە ڕەخنە لە یەکێتی یا لە پارتی ئەگری نانجوابێ ڕەخنەکان بدەنەوە چونکە ڕەخنەکان هەمی حقیقەتە من یەک ڕەخنە ناگرم کە لە 100% ڕاست نەبێ دەبەرەوە قەت ناتوانن نەکێتی پارتی جواب بدەوە هاتۆم ڕەخنەم لە پارتی و بنەماڵی بازانی گرتووە ئەمە ئەوە کەچی بازنویسیان هەیە زمان حاڵی پارتیە نووسیوێتی ئارام محمد ئەم ئارام محمەدە ئەم قسانە کە هەمیشە لە باڵێکی یەکێتی و نزیک بووە دوێ ڕێبابی درۆزن ڕژێگە لە ژێرمە بزان باڵ یەکێتی نزیکات مەگەر ناهبێ یەکێتەکان شەر بە هەماشکەڵ لەگەر ئەڵێ وەڵا کاکە لە هەولێر و لە بادنانە ئیژی باش کراوە شەقام ئەوە کراوە نایە جواب باتەوە بڵێ لەبەر ئەمە لە منتیقی سێمانیان نەکراوەتەوە ئەمە مشکلەکانە ئاوە نا ئەو ئارام محمەدەوە بە قازانجی پارتی قساکە قازانجی پارتی چی کاکە حقیقەتە براکەم بڕۆسێری هەولێر کاڵی بەهشتا کەلاوەیەک بوو هەولێر لەگە ڕژنا بۆ خەڵکی هەولێر ئێستا سلێمانی کەلاوەیە کاکە ئێوە بۆچی بێتان ناخۆش ئەمە حقیقەتەکەیتی بۆچی ئەبێ کەم ڕاستیان بە پیاوی خەڵک و پیاوی ئەملاو لابین باش نییە جوابی ڕەخنەکان بدەنەوە تۆ هەمە مەپێشنەوە بۆ خەڵک من بە یەکێتی ئەڵێم بۆچی لە کۆیە پارکی جەلال تاڵەبانی تاوکو ئێسش خۆڵەپەتێنی تیاکە مناڵان چۆن ناونەوە پارکی جەلال تاڵەبانی یەکداریتیانە ئێوە شەرم ناکەن بەڕاستی خۆ ئەو دیناری کە ئێوە هەتانەی ئێستا پاڤڵ و خوبا تاڵەبانی هەر هەمووی پارەی لە تاڵەبانی دەستان کەوتووە ئەی ناتوانن $100,000 لە پارچەکە سەرف بکەن بۆ جەلال تاڵەبانی باوکی خۆتان زەحمەت نەبێ ها مەڵێن وەڵا ئارام محمەد قسانەیەکە ئەو بە قازانجی پارتیە بە قازانجی پارتی نییە ئەمە ڕاستیە کاکە پاکردتان ناوتان ناوە پارکی جەلال تاڵەبانی لە کۆیە بڕۆ سێری بکە کەلاوەیەکە کاکە منەڵەن میزیتیەکەن یەکداریتیان نییە خۆڵ چاو دەرەهێنێ پارکی چی ئەمە منە ڕاستین کاکە ئەڵێن لە سلێمانی شەقام و شەقامتان نییە حقیقەتە کاکە بەڵام لە هەولێر وانیە لە بادنان وانیە ئیتر تۆهمە مەخەنە پاڵی خەڵک لە جیاتی ئەوە هەسن ڕەخنەکانی ئارام محمەد بسلمێنن شەڕکەن لەسەر ئەوەی کە بتوانن بە نمونە جادەی سەدمەتی سلێمانی تەواوکەن کاکە فشەفش مەکەن کاکە گیان کەس نییە بەقەی ئێوە پیاوی پارتی و بنەماڵی بازانی بێت جەلال تاڵەبانی خۆی سکرتێری پارتی بۆ کاکە نەوشەوان سەفا خۆی کادر و ئەندامی پارتی بووە ئێوە هەمووتان لەو زەلکاوەی بنەماڵی بازانی و هاتوون بەڕاستی لەو زەلکاوە هاتوون کە ناوی قوتابخانەکەی بارزانیە کە قوتابخانەکەی نەقەڵەمی تایە نە دەفتەری تایشێکی تیانە هەر هەمووی نەخوێنەوە و ناحاڵیە ئێوە قوتابی ئەو قوتابخانەیەن کاکەجان بۆیە ئەگەر شەرەفتان هەیە تۆ هەمە مەپێشنەوە بۆ ئارام محمەد و ئارام بابەتانە ورن سەڵمەتێکە تەواوکەن ورن جادەی پێنجێن شەوانە پاڤڵ و سەلانی یەکێتی $1,000,000 پێیاکەن بڕۆ سەری پێنجێن کە بزانێت کە جادە چقا حەت جادەکەی چاکەن کە تەنکەنەوەتەکانی خۆتان تی ئافرۆشن قاچاقی تیاکەن جادەکە چاکەن کاکە باش نییە جادەی مەرگ ناوێن ناوە دەربەنی خان سلێمانی بڕۆن ئەوە چاکەن ئەگەر ڕاستەکەن کاکە جادەی ڕانیە کە باسم کرد 7 کیلۆمەترە لە 2012 ئێوە تاوەتان نەکردووە باشە کاتە شەرمکەن بەڕاستی کەەوە قساناکەش داوەشێن بۆ خۆتان و بۆ ئەتەر و ئەخلاقتان باش نییە ئەیشتان بینن چۆن بە کۆمەڵ ئەچن بەلای مەسئول بازانی ئاوا بۆیە چەمنەوە و ئەوش بۆ خۆی ئاوا ڕەب ڕاوەستاوە ئێوە وەکو مناڵ ئەچنە بەردەسی مەسئول بازانی بەڕای ئێوە درۆ ئەکەن کاکە ئێوە شەریکە دزی بنەماڵی بازانی با باش بیزانن لەبەرەوە قسانم کرد بۆی هەمووتان لەو ڕاستی تێبدەن خۆشەویستان بزانن آخر قسەم کە دووبارەیەکەمەوە ڕەخنە لە یەکێتی لە پارتی کە ئەیگری شەهامەتی جوابانەوەی ڕەخنەکانیان نییە یان تۆهمەی پێشنەوە بە قازانجی پارتی قسەیەکە نەخێرەوە بە قازانجێتی قسەیەکە نەخێر بە قازانجکە قسە ناکەم هەردووتان دوو تاکی جووتێ پێڵاون جیازیتان چی ئێوە کاکەگیان چی جیازێکتان هێوەڕاستی هەلویستمەوەتان پێ بڵێم خۆشەویستان حرمەتم بۆ ملایەکانەیە هیوادارم کە زۆر باش و ئاسوودە بن بۆ ئەوەی کە وریابن و زانیاریتان هەبێت لەسەر مۆزوعەکان نەکەونە ژێر قسەی قۆڕی یەکێتی و پارتی و وەڵا جیازیتان نییە بەخوا هیچتان هەردووتان وەکو یەکبووان یەکێتی و پارتی بەباش بیزان هەردووتان دوو کۆمپانیان بۆ دزی و جەدەیی و مافیایی و ترۆر و کوشت و بڕ و بێ ئەخلاقی
ئەمە ئەسلی مۆزوعەکەی خۆتان لەگەڵ خۆشەویستان بەخێر.